سەرەکیترین پێویستی پیشەوەرانی بەرگدور وزەی کارەبایە و خراپی ڕەوشی کارەبا لە خورمات و کارکردنی بەرگدورانی پەک خستووە. ئەوە کارەباکە بڕە، ئەوە حاڵی کارەباکەمانە لە بەیانیوەکە بۆ سعات هەشتاتونە ئەوە نیم سعاتدایەن و تەواو بڕە. ئەو بژێوی حیاتمانە گەرێ مانگانە دەور 6,000 بدەین بە کارەبا حەسەب ئەمپێری 10,000 15,000 ئیتر حەسەب سعاتی مۆلی دەگەن. کارەبا نییە لە 24 کاتژمێرە بڵێم یەک کاتژمێر بە درۆ نابێت خلاف وعدمانەکە لەگەڵ خەڵک وعدەکانمان تێکەدا لەگەڵ خەڵک تو تەماشای جیهان کە کارەبا لەکوێیە ئێمە گەورەترین کێشەمانیسە کارەبایە وامان لاتەوە بگەڕێنەوە بۆ زمانی پرێمز و چولە و کاسبکارانی پیشەسازی نیگەرانن لە پچڕانی زۆری کارەبای نیشتیمانی کە بۆتە هۆی وەستانی کارەکانیان و سەختکردنی ژیانیان. 6 ساعت جارێک نیم ساعت دەدەن ئەو نیم ساعتێش خۆتە زانی ئیش و کار گشتی ڕاوەستە و بۆنەی کارەباوە ئیش و کار نییە بۆنەی کارەباوە خەڵکی گەرەکان کارەبایان گەرەکان هەر کارەباگە بێت تویشمان گەرەک نییە. وەڵای زۆر تاسیری کردەوە سەر من دوو کۆمپرسەرمانەیە ڕۆژ وایە ئیشمانەیە کارەبان یا لە بەیان تاوارە نیم ساعت دەدەن جار وایە ساعات 3 دەن لە ساعات 3 ئێمە قەپات دەکەن دوکانمان قەپات دەکەن ئیشەکە بەڕاستی ینی کارەبا زۆر کەمە هیچ کێشەی کارەبامان زۆرە داواکانی لە حکوومەت چارەسەریمان بۆ بدۆزێتەوە. بەڕێوەبەری کارەبای خورمات و ئامادە نەبوو هیچ لێدوانێکی فەرمی بدات تەنها زانیاری ئەوەی پێداین کە خورمات و پێویستی بە 126 مێگاوایت کارەبا هەیە ڕۆژانە بەڵام 20 مێگاوایتیان پێدەگات ئەمەی شوای کردووە لە 24 کاتژمێردا بتوانن 3 کاتژمێر کارەبای نیشتیمانی دابەش بکەن. ماوەی چەند ساڵێکە یەکێک لە سەرەکیترین کێشەکانی عێراق لە پاش ڕەوشی ئەمنی خراپی ڕەوشی کارەبای نیشتیمانیە کە تاکو ئێستا چارەسەر نەکراوە. ئەوەی جێی سەرسوورمانە لای هاوڵاتیانی عێراق ئەم وڵاتە هەموو سەرچاوەیەکی دابینکردنی وزەی کارەبای هەیە بەڵام لە خراپترین ڕەوشی دابینکردنی کارەبادایە و چەندین ساڵە بەدەستکێشەی کارەباوە عێراق دەناڵێنێ و لە ئێستاشدا لە 24 کاتژمێرە کەمتر لە 4 کاتژمێر کارەبای نیشتیمانی بۆ هاوڵاتیان دابین دەکرێت. کاروان حەبیب، کورد سات نیوز، خورمات و